لە قەرزە بازرگانیەکان ئێمە لە زیاتر لە 300 ملک تقریبا 7 ملک ئێستا خراوەتە سەر وزارەتی دارایی و ئابووری. ئەمە پرۆسەیەکی قانونیە، ڕێکاری خۆی هەیە تا ئەو کاتی ڕاگەاندنی فرۆشتنی ملکەکانی قەرزە بازرگانیەکان دەکرێت و ئەنجا دەگوازرێتەوە. بۆیە پرۆسەیەکە بەردەوامە بەتاکید لە مەسلەی چاکسازی لە سیستەمی بەنکی و پرۆسەی بەنکی. خۆتان نەزان ئێمە بەنکی نیشتیمانمان دامەزراندووە بە هاوکاری بەنکی ناوەندی عێراق چوەتە بواری جێبەجێکردن و تەنانەت سەرمایەیەکی نزیکی 250 ملیار سەرمایە بۆ بەنکی نیشتیمان دانراوە، بەشێکی وەکو مڵک، بەشێکی وەکو پارەی کاش، و هەیکەلی ئیداری بەنکی نیشتیمان دادەنرێت کە ئەمە بەنکێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە دنیای دەرەوە دەبێت و تەکید دەبێتە ئەساسێک بنکەیەک بۆ چاکسازی لە سیستەمی بەنک لە هەرێمی کوردستان.